دیارە ئەگەر بمەوێت لەسەر کەسایەتی شەهید مەلا ڕەسووڵی گەردی بە وردی قسە بکەم، ڕەنگە لە بەرنامەیەکی ئۆتۆدا نە ئەو دەرەتانە هەبێەوە نەدەشکرێەوە بە وردی بچینە نێو ئەو باسانایە ئەو مەسەلانەکە پەیوەندیان بە ژیانی شەهیدەوە هەیە. بەڵام دەمەوێت بە کورتی ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ لە ژیانی شەهید مەلا ڕەسووڵی گەردیدا بکەم کە هەرکامەیان بۆ خۆی دەتوانێت دەرسێک بێ بۆ ئەو کەسانەی کە لە خەبات و تێکۆشانی نەتەوەکەیاندا فیداکاریان کردووە و بۆ ئەو کەسانش کە دەڕوانە مێژووی تێکۆشەرانی دموکرات لەو کار و تێکۆشان و فعالیەتی ئەوانە دەرس وەرگرن. شەهید لە ساڵی 1311 لە گوندی شیناوەی سەر بە ناوچەی پیرانی پیرانشار لەدایک دەبێ لە بنەماڵەیەکی مامناوەندی. ئەو کات دەتوانێت هەتا پۆلی شەشەمی سەرەتایی دەرس بخوێنێ و دواتر درێژە دەدات بە خوێندن لە حوجرەی فەقێیاندا و سەرنجام دەبێت بە مامۆستای ئاینی. چەند خاڵێکی گرنگ کە لە ژیانی ئەو ئینسانەدا زۆر جێگای لێوەربوونەوەن ئەوەیە کە هەر لە سەرەتای ژیانی ئەو ئینسانە هەز بە چەوسانەوەی گەلەکەی دەکات، خۆشەویستیەکی تایبەتی دەبێت لە ناودڵی هەموو چین و توێژەکانی زەحمەتکێشی ناوچەی پیرانشاردا. لە بەدوای کودتای 28 گەلاوێژی ساڵی 1332 پەیوەندی دەکات بە حیزبی دموکراتی کوردستان و دواتر دەبێتە ئەندامێکی تێکۆشەری ئەو حیزبە. لە درێژەی فعالیەتی خۆیدا لە کاری سیاسی بەهۆی چالاکی و تێکۆشانی ناوبراو لە بواری سیاسیدا 3 جار زیندانی دەکرێت کە ماوەکەی نزیک بە 4 ساڵ دەبێت. لە زیندانی ڕژێمدا تووشی شکەنجە و ئەزیەت و ئازارێکی زۆر دەبێت، بەڵام هیچ کام لەو ئەزیەت و ئازار و شکەنجانە کۆڵی پێنادەن و لە خەبات و تێکۆشان ناتوانن بیوەستێنن. چەند خاڵێکی گرنگی دیکەی کە پەیوەندی بە ژیانی ئەو ئینسانەوە هەیە لەباری سیاسیەوە کەسایەتیەکی پێگەیشت و تێگەیشت و کە توانی بووی زۆر بە حاسانیت جێگای خۆی لە ناو دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بکاتەوە، زۆر تێدەکۆشا زانیاریەکانی خۆی ڕۆژ بە ڕۆژ بباتە سەرێ، بەو عەلاقەیەکی تایبەتی زۆری هەبوو بە گوێڕاگرتن لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و هەروەها عەلاقەیەکی زۆری بە خوێندنەوە هەبوو. ڕۆژ بە ڕۆژ زانیاریەکانی خۆی لەو ڕێگایە دەبردە سەرێ. لە پەیوەندی لەگەڵ کۆمەڵانی خەڵکدا و کاری کۆمەڵایەتیدا کەسایەتیەک بوو کە توانی بووی سرنجی زۆربەی زۆری ڕووناکبیران و مامۆستایان و زەحمەت کێشان بۆ لای خۆی ڕابکێشێت. بە مەرجێک وای لێ هاتبوو کە زۆربەی زۆری خەڵک ئەگەر کێشەیەکیان بۆ دروست بوو با یا مشکلەیەکیان هەبا مراجعەیان بەو دەکرد و کێشەکانی خۆیان لە سەردەستی ئەو چارەسەر دەکرد. مامۆستایەکی ئاینی بوو کە بیرۆباوەڕێکی زۆر پتەوی ئاینی هەبوو، بەڵام زۆر لەگەڵ ئەو لایەنە توندڕەوە لە دیندا نەبوو، زۆر مخالیفی ئەو خوڕافاتانە هەبوو کات بۆ نێودینی پیرۆزی ئیسلام. لە گوندەکەی خۆمان لە جەرانێ پێشنێژی دەکرد بۆ خەڵکەکەی، بەڵام نەکۆکو ئەو کەسێک کە لەسەر حسابی خەڵکەکە بژیت، زیاتر کاری کەشاوەرزی دەکرد، زەوی و زاری هەبوو. خەڵکەکە لە ڕگای خۆشەویستیەکە و هەیبوو ئەو مەحیبەتەکە و هەیبوو توانیان زۆر زوو حەز بە گەورەی ئەو ئینسانە بکەن، لە هەموو کاروباریدا هەرەوەزیان بۆ دەکرد و هاوکاریان دەکرد. لەباری پەیوەندی عاتفی بە ماڵ و عائیلە و کوڕ و کچیدا ئینسانێک بوو زۆر کراوە.
قەت هیچ کاتێک نەیدەویست کە نەزەرات و بیر و بۆچوونی خۆی بە زۆر بەسەر ئێمەدا بسەپێنێت. زیاتر وەکو ڕەفیق وابوو لەگەڵمان هەتا باوچێک هەر گرفتێکمان هەبووە دەمانتوانی ئەمەش بەڕاشکاوی قسەکانی خۆمانی لەگەڵ بکەینەوە. ئەویش قودرەتێکی قناعی زۆری هەبوو بۆ هەموو تەجروبەیە کە لە ژیانیدا هەبوو ئێمە ڕێنوێنی دەکرد کە مەسیرێکی دروست لە ژیانی خۆماندا بگرین. هەرەو نزیکایەتی و تێکەڵاوی بوو بۆەوەی کە لە ڕاپەڕینی پڕشکۆی گەلانی ئێراندا منیش لە ساڵی 1657 لەگەڵ باوکم کەومەوە بەکردەوە بێمە نێوبواری سیاسی و لەگەڵ حزبی دموکراتی کوردستان هاوکاری بکەم و ببم بە ئەندام. شەید مەلا ڕسوڵی گەردی جێگایەکی تایبەتی لە ناودڵی کۆمەڵانی خەڵکدا هەبوو. لە هەر جێگایەک کە کۆبوونەوەی کردبایە و سخۆنڕانی کردبایە خەڵکەکە پێشوازێکی زۆر باشیان لێ دەکرد. لەو کاتەدا کە تەشکیلاتی حیزب دەستی بە بوژانەوە کرد و جارێکی دیکە تێکۆشەرانی دموکرات دەستیان بە سازماندانەوەی حیزب کرد جارێکی دیکە، شەید مەلا ڕسوڵی گەردی لەگەڵ باقی تێکۆشەرانی ناوچە و مامۆستایانی ئاینی و ئەو تێکۆشەرە ڕووناکبیرانەی کە لەگەڵ حزبی دموکرات بوون دەورێکی ئەساسیان هەبوو لە بەرەو پێشبردنی کار و تێکۆشانی حزبی دموکرات لە ناوچەی پیرانشار. ئەو ئینسانێک بوو کە بەتوندی بەبێژ ئەو ئینسانانەدا دەهاتەوە کە بەبێ بەهانە و بەبێ دەلیل حزبی دموکراتی کوردستانیان دەبوغزاند و دژایەتیان دەکرد. لەو پەیوەندیەدا دەتوانم ئاماژەوە بەوە بکەم کە لەگەڵ ڕەحمانی کەریمی و جەماعەتەکەی فعالیەتێکی یەکجار توندی کرد و بۆ ئاشکراکردن و لە قاودانی ئەوانە ماندووبوونێکی زۆری چێشت و لەو ڕێگایەدا لە هەرچی توانای کە هەبوو ئیستفادەی کرد بۆی ئەوانە لە قاو بدا سەرڕای ئەوەی کە بەداخەوە ئەو کەسانەی کە لە ئەنگری ڕەحمانی کەریمی بوون زۆر پیلانیان بۆ نایەوە ویستیان لە ڕێگای خەوشدارکردنی کەسایەتی ئەو ئینسانە کە ئەوە ئینسانێکی کۆنەپەرستە و دژی ڕووناکبیرانە لەو ڕێگایەوەدا نەویست لە مەیدانی ببەنە دەر، بەڵام بە هەوڵ و تێکۆشانی خۆی و بەشێکی زۆر لەو ئینسانە تێکۆشەر و ڕووناکبیر و تێکۆشەرانی ناوچەی پیرانشار ئەو مبارزەیان درێژەدا و سەرنجام ڕووی دزێوی ئەو ئینسانانیان بۆ ڕێبەرایەتی حیزب بەدیاخست. خاڵی گرنگی دیکەی کە لە ژیانی ئینسانەدا زۆر بەرچاو بوو تێکۆشەرانی دموکراتی زۆر خۆشەویست. ڕادیۆی دەنگی کوردستانیەکێک لەو خۆشەویستانە بوو بۆ باوکم کە هەمیشە ڕۆژانە گوێی دەدایە ڕادیۆی دەنگی کوردستان و زۆر جاریش بەمەی دەکوت ڕادیۆی دەنگی کوردستان بۆ من وەکو مامۆستایەک وایە کە هەموو ڕۆژێ شتێکی زیاتری لێ فێر دەبوو. لە نێو بەرنامەکانی ڕادیۆی دەنگی کوردستاندا ئاهەمیەتێکی یەکجار زۆر خاص و گرنگی دەدا بە کاروانی شەهیدان. هەر جارش کە گوێی لەو ژیان و بەسەرهاتی تێکۆشەرانی دموکرات دەبوو ئێمە هەموومان دەماندیت کە هەمیشە هەر جارێکە و بەرنامەیە بڵاو دەبووە ئەو فرمێسک بە چاوەکانی داداتە خوارێ کە گوێی دەگرت لە ژیان و بەسەرهاتی تێکۆشەرانی دموکرات. ئینسانێک بوو لە باری عاتفیەوە، ئینسانێکی بە عاتفە بوو، ئینسانێکی بوێر و ئازا بوو، هەروەک لە جەریانی چەندین شەڕی نابەرابەریشدا کە لەگەڵ هێزەکانی ڕژێم لە ناوچەی پیرانشار دەرگیر دەبێت قارەمانەتێکی بێوێنە لە خۆی نیشان دەدا و لەو بوارەشدا ئینسانێکی زۆر ئازا و نەترس بوو. ئەوەی کە من زۆر جار لێم دیت بوو تەنانەت لە جارێکیان لە منتیقەی لە سوونێ نێوانی سنووری نێوان بەشی ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستانی باشووری کوردستان ئێمە جارێک لەوێ تۆباران کرایان، تۆبارانێکی قورس. لەو کاتیدا باوکم نوێژی دەکردمان با بە تۆبارانە بۆ نوێژەکە ناشکێنی ئەو ئەوەندە بیرو باوەڕ بوو کە ئەوەندە نەترس و ئازا بوو، هەم مەسەلەی بیر و باوەڕ ئاینەکەی و هەم نەترسیەکەی
دوشتی تێکەڵاو بوون کە دەیتوانێت ئینسانە بە هیچ جۆر لەسەر ئەو شتەکە باوەڕی پێ نەترست بتوانێت زەفەری پێ ببانە ئەوە کە بیر و باوەڕەکەی لەغبێت. بە هەر حاڵ زۆر خصوصیاتی بەرز و بەرجەستە لە ژیانی ئینسانەدا هەبوون کە هەمویان دەتوانن دەرز بن بۆ تێکۆشەیانی دموکرات بۆ هەموو ئەوانەی کە خەبات دەکەن لە پێناو ئازادی و بەرژەوەندی میلەتەکەمان. شەهید دکتۆر سادقی شەرەفکەندی لە ساڵۆنی دەفتەری سیاسی لەسەر شەهید بوونی باوکم و شەهید حەسۆ عەلیپور و جەلیلی مامای قسەی کرد. شەهید دکتۆر ساحید لەوێ ئاماژەی بەوەدا کە شەهید مەلا ڕەسوڵی گەردی 35 ساڵ لە تەمەنی خۆی لە پێناو ئازادی و بەختەوەری میلەتەکەی بردەسەرێ و هەروەها شەهید دکتۆر ساحید ئاماژەی بەوە کرد کە مەلا ڕەسوڵی گەردی یەکێک لە کۆڵەکە هەر ئاساسیەکانی حیزبی دموکراتی کوردستان بووە و لە هەر جێگایەکی ناهەزان بەگشت حیزبی دموکراتدا چوبنەوە. شەهید مەلا ڕەسوڵی گەردی یەکێک لەو تێکۆشەرانە بووە کە بەرپەرچی تەواوی ئەو کەسانەی داوەتەوە کە ویستویانە حیزبی دموکرات بەدناو بکەن و یا بەدژیشت بڵێن و هەر لەو پەیوەندەدا شەهید دکتۆر شەرەفکەندی ئاماژە بۆ دەکات کە لە جەریانی مەسەلەی ڕەحمانی کەریمیدا شەهید مەلا ڕەسوڵی گەردی یەکێک لەو تێکۆشەرانە بوو کە زۆر بوێرانە وازانە بەگژەوانەدا چووە و پیلانی ڕەحمانی کەریمی و دارودەستەکەی ئاشکرا کرد و هیچ ڕۆژێکیش ئینتزاری ئەوەی نەبوو بەهۆی ئەو کردەوە مەسئولانەی خۆی جارێک لەلایەن حیزبەوە ئافەریمی پێ بکوترێ. یعنی یەکێک لەو کەسانە نەبوو کە کارێک بکا بۆ ئافەرینێک